ئامادەبووان هەموو لایەک بەخێر بێن. مایشانازیە بۆ کۆمەڵی هونەری میلی کوردستان و گەڕێ میدیا بە درێژایی هەموو مێژووی هونەری مامۆستا عومەری عەبدی یەکەم جارێتی لە چالاکیێکی هونەریە لە شاری سلێمانی بەشداری بکە لەگەڵ ئێمەیە میوانە و ئێمە پێشکەشمان کرد بە شارەکەمان بە پایتەختی ڕۆشنبیری لە ناو جەرگەی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری کە باخی گشتیە یادەوەری هەموومانە. ئەم ئێوارەیەمان پێشکەش کرد بە ئارامی بەماندوێتی ئەو خەڵکەی کە دڵ و دەروونی هەموویمان دووە. هیوادارین ئێوارەیەکی پڕ میرۆدی جوان بێ بە ناوی خۆم و خەڵکی شارە حەیاتەکەوە بەخێرایەتێکی گەرمی هونەرمەندی دێدین هونەرمەندی دینەتەوەکەمان مامۆستا عومەری عەبدیەکەم. مامۆستا عومەری عەبدی مێژوویەکی زیاتر لە 40 ساڵە گۆرانی بێژە و خاوەنی چەندین میلۆدی خۆیەتی زۆربەی ئاوازەکانی خۆیەتی گۆرانی دانسقا گۆرانی زۆر جوان و خاوەنی کەسایەتیەکی زۆر تایبەتە. لێتان ناشاربووم چالاکیانە بەخۆبەخش پێشکەشەکەین بەبێ بەرامبەر بەبێەوەی هیچ شوێنێکی دەرخستە و هیچ پارە و هیچ پولە لێشنەوەگەین، بەڵام لەگەڵ ئەوەشە جاروێ ڕێگریمان لێکرێ. ئەمڕۆ بەداخەوە ڕێگریان لێکردین و لە مەزاجی هونەریان نین، بەڵام یعنی من نامەوێت لێرە سوپرایزە ڕابگەێنم وەکو خودی خۆم. من 40 ساڵە خزمەتی هونەرەکەم، بەس ڕەنگە ئەمە کۆتا چالاکیم بێت لە شاری سلێمانی وەکو خۆم بنەقی هاوڕێکانم نییە. چکەم ئێوارە بەڕاستی زۆر دڵێنشکانم کامەران بەڕاستی لێتان ناشارمەوە. من لێرەوە بەخوا ڕاگەنم بۆم ڕاگەیاندنەکان کە من جارێک تر ڕەنگە دەست نەگرمەوە بە ئامێری موزیکشەوە، بەڵام هیوادارم ئەم برادرانم بەردەوام بن، نامەوێت کەس بڕوخێنم. ئەم ئێوارەیە بە دڵێکی شکاوە چالاکیەکەمان پێشکەش دەکەین. مامۆستا عومەری عەبدی پیاوێکی زۆر جوانە. من لەبەرەوەی کە گەورەی کردوین نەمویست لە گەورەی شەکە کەم بێتەوە. ئەم ئێوارەیە ئێمە ئێوەیەکەوە ئارامە بینەوە. کاگەرم خزەری نوێنەری هەواڵ قوبات تاڵەبانی لەوەڵەوە هات، زۆر دڵی خۆش کردین. من دەستخۆشی لێکەم هاوڕێی دیێرین ئەو خاوەنی مێژوویەکی زێڕینی خەبات و تێکۆشانە، ئەو خاناوەدەیەکی کردووە بە قوربانی ئەم خاک و وڵاتە و ئەم شارە. کاگەرە ئەمە فەرمێ بە وتەیەک دەست پێکەین دواتر دەچینە لای چالاکیەکەمان. کاگەرم خزدەری با فەرمێ بۆ ئێرە ئەگەر خزمەتێکین. تا بەخێر هاتنی هەمووتانەکەم بەخێر بێن سەرچاوان بە ناوی ئەم هونەرمەندە بە ناوی گروپی گەریانەوە بە ناوی هونەری میلی کوردیەوە بەخێر هاتنی یەک بەیەکتانەکەم. دیارە کاک جەزا مافی خۆیەتی خزمەتێکی زۆری بە هونەری کوردی کردووە، بە تایبەت لە ناو شاری سلێمانیا دەورێکی باڵای هەبووە، بەڵام سوود
تەفاومێکی پشکۆلانە دروست بوو بەرادەرانی ئاسایشیش مافی خۆیانە کە بە دوواداچوونکەن بۆ هەموو کار و چالاکیێک کە لەم شارەدا کرێ، بەڵام دوای دڵنیابوونەوەیان لەوەی کە کارێکی ئاساییە و ئەم بەڕێزانە هاتوون خزمەت بە شاری سلێمانی و بە هاوڵاتیانی شاری سلێمانیەکەنەوەیانیش زۆر باڵوێستێکی جوامێرانە بڕیارەکەیان جێبەجێ کرد و کاکزەزاش مافی خۆیەتی کاتێ عاجز بێ و هەر کاتێ دڵگران بێ لەوەی کە بڵێ من کاری موسیق ناکەم یا بۆ کۆتا جارمە، دڵنیاین کاک جەزا ئەو بڕیارە هەر خۆی ئێستا لە ناخی خۆیان پەشی لە خوێنیایەتی هونەر، لە خوێنیایەتی خزمەتکردنی ئەم شارە بە تایبەت بە بیر و باوەڕێکی یەکێتیانەوە ئەگەردیان بڕیاریکەی وا بدات، دڵنیا ئەمەر خۆی پاشگەزە دەبێتەوە بەبێ ئەوەی ئێمە داوای لێ بکەین. بەخێر بێن سەرچاوان، ئینشەڵڵا شۆ هەر هەموو پێکەوە گوێبیستی ئەم برابەڕێزانە نابین کە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتوون یەکە بە یەکەی ئەو موسیق ژەنانە ئێمە دەستخۆشیان لێەکەین، چاویان ماچەکەین. ئەمانە سەروەتێک و کانزایەکی گەورەی نیشتیمانی میلەتەکەمانن. بەدەر لە هەموو شتێک ئەوەی ڕۆحی مرۆڤەکان ئاسووداکە لەم ژیانەیە تەنها موسیقە، بۆیە ئەبێ هەموومان پشتگیریان بکەین، هاوکاریان بین، دەستمان بە دەستیانەوە بێ لە کێشە و گرفتەکانە هەوڵ بدەین بۆیان چارەسەرکەین، چونکە ئێمە ڕۆحمان ژیانمان بە دەنگ و بە موسیق و بە کاری هونەری ئەم بەڕێزانەوەیە. بەخێر بێن سەرچاوان، دووبارە سوپاسانەکەم بەخێر بێن. خۆشەویستانە، من سوپاسی هەڤاڵ ئارام خزەریەکەم کە هاوڕێ دیێرینمە و برامە و زۆر سوپاس بۆ وتە جوارەکانی، بەڵام من لە دنیای بیستومە بۆ خۆی پیشاندانەوەوانە ڕەزامەندی وەرەگیرە، بەس بۆ کاری موزیک لە دنیای دەرەوەشە لەسەر شەقامەکان لە هەموو شوێنێ ئازادە. مۆسیقا خۆراکی ڕۆحە، لە شوێنێ مۆسیقا هەبێ مامۆستا عومەری عەبدی بار بۆ ڕاستکردنەوەی وتەکانی کاگەرامی هاوڕێ خۆشەویستم مای شانازیە بۆ کۆمەڵی هونەری میلی کوردستان و گەڕای میدیا بە درێژایی هەموو مێژووی هونەری مامۆستا عومەری عەبدی یەکەم جارێتی لە چالاکیێکی هونەریە لە شاری سلێمانی بەشداری بکە، ئەویش لەگەڵ ئێمەیە میوانە و ئێمە بەش پێشکەشمان کرد بە شارەکەمان بە پایتەختی ڕۆشنبیری لە ناو جەرگەی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری کە باخی گشتیە یادەوەری هەمومانە. ئەم ئێوارەیەمان پێشکەش کرد بە ئارامی بەمان دوێتی ئەو خەڵکەی کە دڵ و دەرونی هەمووی ماندووە. هیواداری ئێوارەیەکی پڕ میلۆدی جوان بێ بە ناوی خۆم و خەڵکی شارە حیاتەکەەوە بە خراوەتێکی گەرمی هونەرمەندی دێرین، هونەرمەندی نەتەوەکەمان مامۆستا عومەری عەبدیەکەم. مامۆستا عومەری عەبدی مێژوێکی زیاتر لە 40 ساڵە گۆرانی بێژە و خاوەنی چەندی میلۆدی خۆیەتی، زۆربەی ئاوازەکانی خۆیەتی، گۆرانی دانسقا، گۆرانی زۆر جوان و
خاوەنی کەسایەتیەکی زۆر تایبەتە لێتان ناشارمەوە ئێمە چالاکیانە بە خۆبەخش پێشکەشەکەین بەبێ بەرامبەر بەبێەوەی هیچ شوێنێک دەرخستە و هیچ پارە و هیچ پولە لێشنەوەگەین بەڵام لەگەڵەوەشە جاروێ ڕێگریمان لێکرێ ئەمڕۆ بەداخەوەڵم ڕێگریان لێکردین و لە مەزاجی هونەریان نین بەڵام ینی من نامێت لێرە سوپرایز ڕابگەێنم وەکو خودی خۆم من 40 ساڵە خزمەتی هونەرەکەم بەس ڕەنگە مە کۆتا چالاکیم بێ لە شاری سلێمانی وەکو خۆم تبنەقی هاوڕەکانم نییە چکە میوارێ بەڕاستی زۆر دڵیانشکانم کا کامەران بەڕاستی لێتان ناشارمەوە من لێرەوە بەخوا ڕاگەنم بۆم ڕاگەیانەکەن کە من جارێکتر ڕەنگە دەست نەگرمەوە بە ئامێری موزیکیشەوە بەڵام هیوادارم ئەم برادرانم بەردەوام بن نامێک کەس بڕوخێنم ئەم یاوارەیە بە دڵێک شکاوە ئێمە چالاکیەکەمان پێشکەشەکەین مامۆستا عومەری عەبدی پیاوێکی زۆر جوانە من لەبەرەوەی کە گەورەی کردوین نەمویستدا گەورەی ئیشەکە کەم بێتەوە ئەم یاوارەیە ئێمە و ئێوە بەیەکەوە ئارامە بینەوە کاگەرام خزدەری نوێنەری هەواڵ قوبا تاڵەبانی لەوەڵەوە هات زۆر دڵی خۆش کردین من دەستخۆشی لێکم هاوڕێ دێرینم ئەو خاوەنی مێژوێکی زێڕینی خەبات و تێکۆشانە ئەو خاناوادەیەکی کردووە بە قوربانی ئەم خاک و وڵاتە و ئەم شارە کاگارەمە فەرمێ بە وتەیەک دەست پێکەین دواتر ئەچینە لای چالەشەکەمان کاگارام خزدەری با فەرمێ بۆ ئێرەگەر خزمەتێکین تا بە خێرهاتنی هەمووتانەکەم بەخێر بێن سەرچاوان بە ناوی ئەم هونەرمەندە بەڕێزانەوە بە ناوی گروپی گەریانەوە بە ناوی هونەری میلی کوردیەوە بە خێراتنی یەک بە یەکتانەکەم دیارە کاک جەزا مافی خۆیەتی خزمەتێکی زۆری بە هونەری کوردی کردووە بە تایبەت لە ناو شاری سلێمانیا دەورێکی باڵای هەبووە بەڵام سوتەفاومێکی پشکۆلانە دروست بوو برادرانی ئاسایشیش مافی خۆیانە کە بە دوواداچوون کەن بۆ هەموو کار و چالەکێک کە لەم شارەدا ئاکرێ بەڵام دوای دڵنیابوونەوەیان لەوەی کە کارێکی ئاساییە و ئەم بە ڕێزانە هاتوون خزمەت بە شاری سلێمانی و بە هاوڵاتیانی شاری سلێمانیەکەنەوانیش زۆر بە هەڵوێستێکی جوامێرانە بڕیارەکەیان جێبەجێ کرد و کاک جەزاش مافی خۆیەتی هەر کاتێ عاجز بێ و هەر کاتێ دڵگران بێ لەوەی کە بڵێ من کاری موسیق ناکەم یا بۆ کۆتا جارمە دڵنیاین کاک جەزا ئەو بڕیارە هەر خۆی ئێستا لە ناخی خۆیان پەشیمان بۆتەوە لەبەرەوەی لە خوێنی ئاەتی هونەر لە خوێنی ئاەتی خزمەتکردنی ئەم شارە بە تایبەت بە بیر و باوەڕێکی یەکێتیانەوە ئەگەر دەیان بڕیاری کەیوا بدات دڵنیا مەرخۆی پاشگەزە بێتەوە بەبێ ئەوەی ئێمە داوای لێ بکەین بەخێر بێن سەرچاوان ئیشەڵام شۆ هەر هەموو پێکەوە جۆبیستی ئەم برابەڕێزانابین کە لە کوردستانی ڕۆژەڵاتەوە هاتوون یەکە بە یەکەی ئەو موسیق ژەنانە ئێمە دەستخۆشیان لەکەین چاویان ماجەکەین ئەمانە سەروەتێک و کانزایەکی گەورەی نیشتیمانی میلەتەکەمانن بەدەر لە هەموو شتێک ئەوەی ڕۆحی مرۆڤەکان ئاسووداکە لەم ژیانەیە تەنها موسیقە بۆیە ئەبێ هەمومان پشتگیریان بکەین هاوکاریان بین دەستمان بە دەستیانەوە بێ لە کێشە و گرفتەکانە هەوڵ بدەین بۆیان چارەسەرکەین چونکە ئێمە ڕۆحمان ژیانمان بە دەنگ و بە موسیق و بەکاری هونەری ئەم بە ڕێزانەوەیە بە خێر بێن سەرچاوان دووبارە سوپاسانەکەم بە خێر بێت خۆشەویستانە من سواسی هەواڵ ئارام خزدەریەکەم کە هاوڕێ دیێرینمە و برامە و زۆر سواس بۆ وتە جوارەکانی بەڵام من لە دنیای بیستومە بۆ خۆی پیشاندانەوەوانە ڕەزامەندی وەرەگیرە بەس بۆ کاری موزیک لە دنیای دەرەوەشە لەسەر شەقامەکان لە هەموو شوێنێ ئازادە مۆسیقا خۆراکی ڕۆحە لە شوێنێ مۆسیقا هەبێ ژاوەژاو نییە مشاغبە نییە مشکیلە نییە مۆسیقا دڵی هەمومان ئارامەکاتەوە چینە لای میلەتەکانی مامۆستا عومەری عەبدی وار بۆ ڕاستکردنەوەی وتەکانی کاگارامی هاوڕێ و خۆشەویستم مامۆستا سەلیمی کەمانچە هەر خۆشەویستی خۆمان هاوبەش و ئەندامی کۆمەڵی هونەری میلی کوردستانە کاک ڕەحیم لە شاری بانەوە مۆزیسیانەکان تەنها کاک ڕەحیم لە ڕۆژهەڵاتەوە هاتووە کاکە بەختیارجانیشەوە بەختیاری باڵەمان و هونەرمەند و دەنخۆش و بەختیاری نەی و مامۆستا بەشداری عود مامۆستا ئەکادیمی خۆشەویست مامۆستا عومەری عەبدی کاگالان ڕەفیق بە ئامێری زەرەب کاکە شامیجانش بە ئامێری دایرەوە کاک سامانی زەڕەنگەریشمان لەگەڵە کاک سامان چوارباخێویش دواتر لە دوای مامۆستا عومەری عەبدیش گۆرانێکمان پێشکەشەکە ئەچینە
میلیۆ دێ جوانە ئارام بەخشەکانی مامۆستای گەورە و هونەرمەندی دێرین مەری عەبدی.
هزار عاشق هرتو آوار ورسواك رشاد مكادي إنسان بنازل سري ورشاد مكادي إنسان بنازل سري